هەر دەمێنێ وەکو جاران بە کوێری چاوی بەدکاران. مامۆستا سلێمانی بۆ تۆ چی بووە؟ چ لانکەیە بۆ تۆ؟ سلێمانی بۆ من لانکەی کوردایەتی بووە بەڕاست. کاتێکیش کە لە ڕۆژهەڵاتەوە هاتینە ئێرە من لە دیارە سەرسوور لە بیارە و تەوێڵیەوە پێڵای غەریبیمان کرایەوە، بەڵام هاتینە سلێمانی، لە سلێمانی ماینەوە. سلێمانی بۆ من هەمیشە زیندووە. پێشتر شوتومە ئیستا شەڵێم سلێمانی شاری شاران، شاری عەگید و ناوداران، هەر دەمێنێ وەکو جاران بە کوێری چاوی بەدکاران. بەڵام من داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکان و بەتایبەت حکوومەتی کوردستانەکەم سلێمانی ئەبێ خزمەتی زۆرتری بکرێت، چونکە سلێمانی شیاوی ئەوەیە کە ئاوری زیاتری لێ بدرێتەوە. کەم و کوڕیش زۆرە، دیارە یەکێکی زمانە کە بەداخەوە زمان لەم شارە ئەگەر فریای نەکەوی دیارە تەنیا سلێمانی نییە، هەر تەلەڤیزیۆنێک و هەر لایەنێک و هەر حیزبێک بەڕبەی خۆی پێوێ. بەڵام ئەبێ ئێمە کارێک بکەین کە نەهێڵین زمان لەمە زیاتر بەرەو سەقەتی بڕۆ. ئەوەستا باسی زمانێک کرد، کۆمەڵی وشەی هەیە خەڵکی سلێمانی کە بەکاری هێنیە، ئەو وشانە شیرینن. تۆ خۆ کامێنە بەلاوە جوانە؟ وەڵڵی ئەوانەی کە بە کوردی قساکەن، ئەوانەی کە وەکو جاران قساکەن، نەکەوەی کە بڵێ یوتەرن بکە. ئەخ بۆ یوتەر بکەیت چی بەکاربێنین؟ بگەڕێوە، بسوڕێوە، بچەرخێوە، دەور بدەوە. دەیان وشەمان هەیە، یان مەسەلەن بۆ نمونە دووبارە هاتۆتە ناو زمانی کوردی، لێرە دووبارە وشەیەکی کوردی نییە، ئەوڵێ دووبارە بە خێر بێنەوە، ئەم بڵێ جارێکی تر بە خێر بێنەوە، دیسانەوە بە خێر بێنەوە. بەڵام لە قسەکردندا ئەگەر بڵێ قسەکەت دووبارە بکەوە بێ، بڵێ قسەکەت دووپاتە بکەوە. دیارە ئەبێ هەر شتێک لە وەکو ڕسە لە جێگای خۆیدا بەکار ببرێت. من پێم وابێ تەنیا سلێمانی تاوانبار نییە، هەموو حزبەکان و هەموو تەلەڤیزیۆکان و هەموو ڕاگەیاندنەکان ئەبێ پێکەوە کۆ ببنەوە لە وەکو کۆڕی زانیاری کۆن کارێ بکەن کە ئەم زمانە بپارێزین. سەفیعل نەماوە، هەموو شتێک وە بەکردن. دکتۆرەکەم، لیسانسەکەم، بازاڕەکەم، سەیرە سیدی ئەەکەم، چۆن نەبێشتیوە. جاران دایکە پیرەکانیان گوت چێش لێنێ چای دەمەکەم، کابرایوەت خشتە پێشم، بیستەوانە نەماوە، هیچی نەماوە. یانێ وای لێ هاتووە کە ئەگەر ئێمە ئاگاداری نەبین زمانی کوردی بەرەو ناڵم فەوتان بەرەو فەوتان ناڕوە، زەحمەتی زۆری لەسەر کێشراوە، بەڵام بەرەو سەقەتی دەڕوات. مامۆستا یەک وشەی سلێمانی هەیە کە ئەڵێ بە ساقە و بم، ئەمە چیە و لە شو هاتووە؟ جوانە، ئەمە لە سەدەقەی عەرەبیەوە هاتووە، لە فیدابوون و سەدەقەی عەرەبیەوە هاتووە. تازە ئەوانە کوردێنراون، ئەوە کێشە نین، بەدەیان و شاتوەتە ناو زمانی کوردی کە عەرەبیە و هی ئێمە نیە لە حاڵەوە بگرە، لە ماڵەوە بگرە، نازانم لە زۆر شتی دیکەوە. بەڵام ئەوەی کە گرینگە زمان لە دایک ئەبێت، کێش لە دایکی ئەیهێنێتە دنیا مناڵە، مناڵ زمان دروست دەکات. بەڵام ئێمە داوا بکەین لە نووسەرەکانمان، لە ئەدیبەکانمان، لە شاعرەکانمان، لە هەموو ئاگایان لەم زمانە بێ. خەڵک کوردی قسە ناکات، یانێ وەکو جاران قسە ناکەن. کاریگەری زمانی فارسی لەلایەک، کاریگەری ئینگلیسی لەلایەک، تورکی و عەرەبی لەلایەک، بەڵام ئێمە ئەبێ وریای ئەمە بێ.